سڵاوی مەحەمەد نووری و NRTتان لێبێ خۆشحاڵی ئەمڕۆژ لە ڕووماڵێکی تایبەت لە دوو تەوەری جیا بە دیداتان شادەبینەوە. تەوەری یەکەممان لەسەر دواکەوتنی موچەیە. ڕەنگە دواکەوتنی موچە تەسیراتی خراپی بەسەر هەموو چین و توێژەکانی کۆمەلگای کوردیدا بەجێهێشتوو بێ. بۆ خۆی جەژنیشە چەند ڕۆژێکی تر. نەدانی موچە تەسیرات و کاریگەری خراپی بەسەر ماڵەکانە بەجێهێشتووە. خەڵک چاوەڕێی موچە دەکا، موچەش نییە. ڕەنگە ئەم کاریگەرە زۆرتر و خەستر و تۆختر بوو بێتەوە بەسەر خاوەن پێداویستیە تایبەتەکان و کەمەنداماندا. وەکو خۆیان دەڵێن زیاد لە 100 ڕۆژە موچیان وەرنەگرتووە کە ئەوان تاکە تروسکە بۆ بەڕێوەبردنی ژیانیان ئەو موچەکەمەیە کە حکومەت پێیان دەدا. لە پاڵەوەشە لە ساڵی 2011دا یاسای ژمارە 22 بە ناونیشانی یاسا و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستیە تایبەتەکان دەرچوو لە پەرلەمانەوە کە بەشێک لە ئازارەکانی کەمەندامان کەم کاتەوە، بەشێک لە پێداویستیەکانیان دابینکە، بەڵام تا ئێستا ئەو یاسایش جێبەجێ نەکراوە. ئەوان دەڵێن ئیشی پەرلەمان تەنها ئەوەیە یاسا دەرکات و ئیتر بە دواداچوونی بۆ نەکا، بۆ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن و لە کاتی بانگەشەکاندا وعدی گەورە گەورەیان بە کەمەندامان داوە، بەڵام دواتر ئەم وعدانەیان بیر چۆتەوە و کەمەندامان بە قۆناغا کلاشینکۆف و بە لێدان و بە زەبر و زەنگ لە بەردەمی پەرلەمان و لە بەردەمی نووسینگەی حکومەت و لە بەردەمی بینای ئەنجومەنی وەزیراندا لێیان دەدەن و دایانخەنە ناو پیکابەوە. ئەمە لەکوێ؟ بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئینسانێکا دەکرێت کە پێویستی بەوەیە بە چاوێکی مرۆڤانە تەماشای بکەین. بۆ قسەکردن لەسەر چی کراوە بۆ کەمەندامان وە کەمەندامان لە ئێستادا چ ڕەخنە و گلەیەشیان هەیە، میوانداری بەڕێز سامان حسێن سکرتێری یەکێتی کەمەندامانی کوردستان و بەهار عەبدوڕەحمان ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردو. سوپاسانەکەین. کاک سامان، گلەیەکانتان چییە؟ ڕۆژ بە ڕۆژ ئێوە دەڵێن گلەیەکانمان ئیتر یەکێک لە کەمەندامەکان دەڵێ جام کە پڕ بوو لێ ڕژێ، بەڵام ئێمە ئیتر ئەڵێ لە ڕژان دەرچووە، خەریکە کەڵپە ئەسێنێ. بەڵێ جا کاک محەممەد سپاسەکەم. ئەبێ گلەی ئێمە چی نەبێت بەڕاستی؟ گلەیەکانی ئێمە گلەی 5 ساڵ 6 ساڵ لەمە پێشە. هەمان ئەو قسە دووبارانەیە کە 5 ساڵ لەمە پێش لە هەڵبژاردننی پێشووترەوە بە کۆمەڵێ بەڵێنی درۆ، بە کۆمەڵێ بەڵێنی ناڕاست، بە کۆمەڵێ وعدی بێوەعد کە پیانای بچینە پەرلەمان، بچینە حکوومەت، ئیشەکانتان بۆ جێبەجێەکەین، گلەیەکانتان نایڵین، چارەسەری کێشەکانتانەکەین و دوای ئەوە 4 ساڵ تێپەڕی هیچمان بۆ نەکرا. دوای ئەمە 4 ساڵی تر هەڵبژاردن کە هەموو حیزبەکان بە معارەزە و بە حیزبی دەسەڵاتی پێشوو کە ئێستا هەمووشان لە حکوومەتی هەرێمی کوردستانان بە هەمان نەمەتی جاران بە هەمان نەفەسی جاران هاتنەوە سەر ئەوەی کە ئێمە کێشەکانتان بۆ چارەسەرەکەین و کەمەندامانەوە و کەمەندانەوە ئێوە نوری چاوی ئێمن، ئێوە برای ئێمن، ئێوە خوشکی ئێمە، نازام ئێوە چی ئێمن، بەڵام خەمتان نەبێ واتان بۆکەین، واتان بۆی کاتێککە چوونەتە پەرلەمان و بینیمان و چوونەتە حکوومەتەوە ساڵێک تێپەڕی هەر ئەسڵ نە هیچمان بیست نە هیچمان بینی و بگرە ژیانی کەمەندامان زۆر لەوە خراپتر بوو و ڕۆژ بە ڕۆژیش خراپتر ئەبێ هیچ تروسکاییەک هیچ ڕووناکاییەک ئێمە نابینین لە سای ئەم حکوومەت و ئەم پەرلەمانەیە کە بڵین کەمەندامان چاوێکی لێتی و بە ئاسۆیەکی ڕوونی خۆی ئەزانێ کەسی ئیشی لەسەر بکە. نەخێر ئەوەی کە باز نەکرێت لە پەرلەمانە کەمەندامە، ئەوەی باز نەکرێت لە حکوومەتدا پەرلەمانە، ئەوەی باز نەکرێت لە بەرنامەی کارە کەمەندامە، ئەوەی خزمەت نەکرێت کەمەندامە، ئەوەی پەراوێز خراپێ کەمەندامە، ئەوەی ئیهمال کرابێ پە کەمەندامە، ئەوەی بە هاوڵاتی ئەم وڵاتە نەزانرێ کەم ئەندامە، ئەوەی هەژار و فەقیر و پەککەوتە و چوونە دەروەی سەر شەقامەکان ئەبێ کەم ئەندام بێ، ئەوەی کە تەسحی هەموو وەزع سیاسیەکە ئەبێ کەمەندامێ. بۆ ئەبێ من بیم، بۆ ئەبێ کەمەندام لە هیچ پێشەوە کاک سامان دۆخی پێنەدانی موچە ئەمزۆفە یعنی هەموو چین و توێژێکی گرتوۆتەوە. ڕەنگە مامۆسایەک بانکی لێرە دنیای معاناتی هەبێ، ڕەنگە فەرمانبەرێ بانکی دنیای معاناتی هەبێ، یعنی هەموو چین و توێژێکی گرتوۆتەوە ئەم دواکەوتن و ئەم پێنەدانی موچەیە. بەس ئێمە 3 ساڵ یاسایەکمان بۆ دەرنەچووە. ئەم یاسا کاک محەممەد نێشی سەیرە پێ بڵم هەموو پەرلەمانتارە بەڕێزەکان لە ڕۆژی خوێندنەوەی کارنامەی حکوومەت هەرێمی کوردستانە لە پەرلەمان دانیشتون. باشە بەو خەڵکانەشەوە کە لەسەر تەلەڤیزیۆنەکان
هاتنە سەر تەلەڤیزیۆن و هەستی خەڵکیانە جوڵان و بەزەی خەڵکیانە جوڵان و ئەکەین وە ئەکەین سەرۆکی حکوومەتی هەرێم کاک نەچیروان هاو بەرنامەی حکوومەتەکەی خوێنەوە باسی هەموو چین و توێژەکانی کرد بەس من ئەمڕۆ 4 جار کارنامەکە بخوێنێتەوە کە هاتووتم نەوەکو بە هەڵەدا چوو بم باشە بەس باسی کەمەندامی نەکرد 125,000 کەم ئەندام لە وڵاتەدا هەیە لە کارنامەی حکوومەتە باز نەکراوە کە خزمە دەکرێت یەک پەرلەمانتار هەڵ نەستا هەڵوێستێکی هەبێ بڵێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران تۆ لەم 4 ساڵەیە چی پێ بۆ کەمەندامان پەرلەمانیش کەم تەرخەم بووە یعنی ئیشی پەرلەمانەوە نیە تەنها یاسا دەرکات و تەواو ئیشی پەرلەمانەوەی بە دوواداچوون بۆ ئەو یاسایانە بکە ئایا جێبەجێ دەکرێت یاخود جێبەجێ ناکرێت ئەوان دەڵێن ماوەی 3 ساڵە یاسایەک دەرچووە بەڵام ئەم یاسایە تەنها وەرەقەیەکی تێسەرف کراوە ئیتر هیچی کەدا پەرلەمان ئەشی چییە لە کاتێکا سەرۆکی حکوومەت لە کاتی سوێن خواردنیە و لە کاتی خوێندنەوەی کارنامەیە باسی کەمەندامی بە یەک وشە نەکردووە بڵێ حەزەکەم لەمەی کۆتاییانە کە بەڕێزیان ئەفەرمێ پەرلەمانتاران هەڵوێستیان نەبووە پێم خۆشە لێرەوە ئەوە بڵێ من خۆمیشێک لەو پەرلەمانتارانی کە دەنگم بەو کابینەیە نەداوە تەنانەت بە وەزیرەکانی خۆشمانەوە لەبەرەوەی هەستمان کردو کە کەم و کورتی زۆر هەیە ئەماوە سەبارەت بە پەرلەمان ئەوە گەڕێتەوە کە احتیمامی بە کەمەندام نەیەوە یاخود بۆ ئەو مووقفە سیاسی کە یاخود مووقفە جەندەری کە بوتان ژنی تیادا کەمە نەخێر پەیوەست نەبووە تەنها بە مووقفە جەندەریەوانەوە پەیوەستیش نەبووە تەنها بەکەم ئەندامەوە بەڵکو پەیوەست بە کۆی پرۆسەکەوانێ کە بەشێکیان فعلەن ئەو هۆکارە جەندەریە بە بەشێکیشیان ئەوە بووە کە ئێمە لەگەڵ بەرنامەی کابینەکە و هەروەها ئەو وەزیرانەی کە دانراون بە چ شێوازێک دانراون چۆن کابینە پێکهێنراوە کە ئیتیفاقی سیاسی بووە یعنی هەموو ئەتیباراتێکی سیاسی و ژێربەژێر خوێنراوەتەوە ئیلا ئەوە نەبێت کە گرنگیدان و ئەهەمیت بێ بە بەرنامەی حکوومەتەکە یعنی هێندەی بۆ بەرژەوەندی حیزبەکان کارکراوە بۆ بەرنامەی حکوومەت ئیش نەکراوە کە ئەوە هۆکارێکی سەرەکیان بووە لەگەڵ ئەو هۆکارانەی تریشە ئەرکی پەرلەمان ئەوەیە کە یاسا دەرئەکات وە چاودێری جێبەجێکردنی ئەکات لە ڕووی دەرکردنی یاساکەوە یاسایەکی زۆر گرنگ و زۆر باش هەیە ئەگەر یاساکە بخوێنیتەوانێت لەم سەری بۆ ئەو سەری ئەتوانم بڵێم ئەگەر ئەوە جێبەجێ بکرێت کەم ئەندامان هیچ کێشەیەکیان نامێنێ بەڵام ئێمە گرفتمان لەگەڵ دەرکردنی یاسا نییە هێندەی گرفتمان لەگەڵ جێبەجێکردنی یاساکانە هەیە بۆیە ئەتوانم بڵێم لەو ڕوانگەیەوە ئێمە ئەتوانین بڵین تەنانەت ڕەچاوی یاسا دەرکردن ئەبێ ئەوە بکرێت کە چەندێک ئەمە جێبەجێ ئەکرێت خۆشتر نییە وەکو بە ڕێزیان فەرموویت و هەر ئەوەندە خاڵبەندی ڕیسکەیت و ئەوە چەندێک بەم حکوومەتە جێبەجێ ئەکرێت من کە سەیری یاساکە ئەەکەم یعنی یەکسەر دیارە بۆچی لایەنی پەیوەندیدار ناڵێ ئەمەم بۆ جێبەجێ ناکرێت خۆ لە ناو پەرلەمانیشە هەماهەنگیەک هەیە لە کاتی دەرکردنی یاساکانە لە نێوان دەسەڵاتی یاسادانان لەگەڵ جێبەجێکردنا بۆ دەسەڵاتی جێبەجێکردن ناڵێم ئەمانە بە من جێبەجێ ناکرێت بۆ وعدیان پێ ئەدا و 2000 ئاواشی لێت باشە هەم دەسەڵاتی لانی معنی لە ئێستادا لە جێبەجێکردنی ئەو یاسایە چێە یعنی بەرپرسیاتی سەرەکی بەر ئەکەوێتە سەر شانی چ وەزارەتێک چ بەشێک لە حکوومەتە لایەنی منەفیس کە حکوومەتە ئەبێ لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نییە باشە ئەو وەزارەتە لای ئێوەیە لای یەکگرتووی ئیسلامیە یعنی بۆ ئێوە شتێک ناکەن باشتر بێت لە ڕابردوو خراپ بووە ناشین بووە زەر بێگەینین بە ڕابردووە بەڵام ئێوە ئێستا وەزارەتێکتا لای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کەمەندامان گلەییانەیە گازندیانێ تەوان کەمەندامێک دەڵێت تکا لە حکوومەت دەکەین بمان کوژێ یعنی بگاتە ئەو زمانە کەمەندامێ بە چای فرمێسکەوە ئەوە بڕێ ئاخری تر زمانە وەستێتەوە ئەی وەزارەتەکە لای ئێوەیە بۆ هەوڵتان نەیاوە کاتێک کە پەرلەمانی کوردستان خولی چوارەم دەست بەکار بووە و هەروەها کابینەی هەشتەمی حکوومەت کە دەست بەکار بووە لەو کاتەوە بە سەیرێکی دۆخی هەرێمی کوردستان بکەین هیچ دۆخێکی ئاسایی بەخۆیەوە نەبینیوە ئێمە کێشەی ناوخۆیی کێشەی دەرەکی ڕووی تێکردوین گرنگترینیان ئەو قەیرانە داراییە کە نەک تەسیری لە دەستگا جێبەجێکارەکان کردو بەڵکو کاریگەری لەسەر دەستگای یاسادانانیش ئێمە وەکو پەرلەمانتاران ئێمە هەردوو ئەرکە سەرەکیەکەی خۆمان کە یاسادانانەوە بە دوواداچوونە هەردوو کێتوانم بڵێم لەم قۆناغەیە پەکی کردووە بەهۆی ئەو قەیرانەی هەیە ئەگەر باشە کەمەندامێک کە موچەی نایتیە یعنی پرسیارەکە ئەوەیە کەمەندامی ڕەنگە نەتوانێت ئیشی تر بکە پەنا ئەباتە بەر سوالکردن پەناباتە بەر کاری تر یعنی گوناحی کەمەندام نییە 100 ڕۆژ بێنە بەرچای خۆ کەمەندامێک 100 ڕۆژ زیاترە موچەی وەرنەگرتووە ئەو موچەکەمەش یعنی تۆکو پەرلەمانتار مووقفە چییە بێ ناڵێن بەرپرسیاتی لای تۆی بەڵام وەکو پەرلەمانتار ئەبێ مووقفت هەبێت
بێگومان تەنها کەم ئەندامان نییە هەموو چینی توێژەکانی تری کۆمەڵی گرتوێتەوە مامۆستایانی گرتوێتەوە پێشمەرگەی گرتوێتەوە هەموو فەرمانبەرانی گرتوێتەوە خەڵکی ئاسایی گرتوێتەوە کەرتی تایبەتی گرتوێتەوە 2 مانگە بەس ئێمە 100 ڕۆژی آخر بە ئەمەش بڵێ هەمووی 2 مانگە مامۆسایە 2 مانگە موچێوە نەکردووە تەندروستیە 2 مانگەوە ئەمانگی هەشتیشیان وەرگر بەڵام ئێمە لە مانگی 7 و 8 و 9 و 10مان وەرنەگرتووە کاکەوە 120 ڕۆژە 100,000مان هەیە ینی بۆ مزدەحی ئەم ئەزمە مالیە من بیەم يعني من حەزەکەم قسەکانی تاوکە من لەسەرم شتانە قسەم هەیە بەڕاست لەسەر یاساکە قسەم هەیە لەسەر زۆر باشە موقفی پەرلەمانتاران فەرموو بگورە عەفو ینی بەس ئێمە لە زەحیەترین هاوڵاتی ئەم وڵاتین چەند هزار کەمەندام هەیە زیاتر لە 125,000 کەمەندام ئەو 125,000 کەسە معاشیان چەنە یعنی معاش بچووکترین معاش چەنە و بەرزترین معاش چەنە بەرزترین معاش 150,000 کەمترین معاش 100,000 من ئەگەر 60 مانگ موچە وەربگرم بەقەر موچەی یەک ئەندامی پەرلەمانی کوردستانە یەک مانگ من 60 مانگ بەقەر موچەی یەک مانگی ئەوە 6 ساڵی من ئەوانی شۆریان نەگرتووە 6 ساڵی من 6 ساڵ لەسەر یەک موچە وەربگرم ئەنجا بەقەر موچە یەک ئەندام پەرلەمان و وەزیرەکە باشە ئەمە نەعەدالەتێکەیە باش موچەکە قەیناکە باسی یاساکە بکەین ئێمە ئەم یاسایە کە کراوە ناڵە یاساکە زۆر باشە هاو فێڵێک لە هەموو پەرلەمانتارەکانی خولی پێشوکرا کەسیان هەستی پێ نەکرد طبعا ئەمە وەزارەتی دارایی کردی ئەڵێ زیادکردنی ڕێژەی موچەی کەمەندامان پەیوەستە بە یەک لە سەرسی موچەی چاودێری کۆمەڵاتی موچەی چاودێری کۆمەڵاتی 150,000 ئەبێ یەک لە سەرسی 150,000 وەرگری چەنە بێ یاساکە بۆ یەک پەرلەمانتار هەڵنەسا قسە لەسەر ئەمە بکە پەیوەست بە چاودێری کۆمەڵاتیەوە من کەمەندام ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕێکخراوی گروپی فشارن ئەی بۆ لە کاتی خۆی هەڵوێستی تونتان چۆن هەڵوێستمان هەبوو بەڵام کەسێک نیە لێ بگرێ بە ئێمە سەرۆکی پەرلەمانی ئەو کاتە دکتۆر کەمال کەرکووکی پێڕاست پێدوین لە کاتی خوێنەوەی یاساکەیە ئێوە یاساکەتان بۆ ئەخوێنرێتەوە یاساکەتان بۆ جێبەجێکەی بۆ وتمان باشە ئێمە خۆمان خاوەنی خەزەکەین با بینە پەرلەمان و مناقەشەکەین کۆمەڵەشت هەیە لێی لابرا ئەم یاسایە نەبوو کە ئێمە کردمان وەکو ڕێکخراوەکان کە لە وەزیر لە ئەو کاتە لەگەڵ وەزیری کارە دانیشتین ئەڵێ چی ئێوە بۆتان هەیە بێنە پەرلەمان و بەڵام بۆتان نییە قسە بکەن ئێ خۆ من سەری نافلیمی سەری شانۆگەری ناکەم من نەهاتم بۆ سینەما من ئەمە منم دوجار ئەم یاسایە بۆ منە بۆ خات و بەهار نییە کە پەرلەمانتارێکە 4 ساڵی خۆی تێپەڕێنێ و ئەوان من ئەتەکێتی پەرلەمانی وایە هەر کەسێ بانگێش کرێ لەسەر یاسایە کە پەیوەستە بەخۆیەوە بۆی هەیە جۆگر بێ ناکرێ مناقەشە بکات لە پەرلەمان بەڵام هەموو پەرلەمان بوو ئەندام پەرلەمان ئەم یاسایە مەسەلەن باسی ڕێژەی کەمەندامیەکە من لە سایە پەنجام کەمەندامە 10,000 چێتە سەر موچەکەم آخر 10,000 بێت چی بێت 3 ساڵیشە ئەوە جێبەجێ نەکراوە و دوای ئەمەش ئێستا وەکو بیستومانە وەزارەتی دارایی حیلە شەرعی هەیە ئەڵێ چی ئەڵێ ئەو یاسایە کاتێ جێبەجێکرێت کە حکومەت پێی جێبەجێکرێت یعنی ئێستا ئەگەر ئەم یاسای جێبەجێکرێت 3 ساڵەمان نایەنەوە تاوە یعنی وەکو پەرلەمان و یاسای دەرنەکرد بێ ئەڵێم ئێمە کاتێک بڕیارەین کە جێبەجێ بکرێت بۆ نمونە لە مانگی 11 سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە یاسای کەمەندامان جێبەجێکرێن لەو بڕیارە و یاساکە بۆ جێبەجێکرد ئەڵێمە قانونە کاتە ئەم 3 ساڵێک کە کەمەندام چاوەڕێیە باشە ئەمە یاساکە دوای یاساکە مەتاتیە یعنی وەزارەتی کاری سەر چۆڵێ کاکە هەمووی لەسەر من نییە بۆ ناچی بۆ لای وەزیری تەندروستی وەزیری تەندروستی لە من ئەرکی منەوەیە کە نەخۆشاتە خەسارەت چارەسەری کەم بڕاتەوە ماڵە ئیشی منەوە نییە عەربانە بۆ تۆ دابین کەم یعنی کارێکیان کردو بەم یاسایە نازانی ڕووبکەیتە شوێ ئەچیتە پەنابێتە بەر هەر شوێنێکیان لەوێ نییە ئەنجومەنێکیان پێگەێناوە ئەنجومەنی کەمەندامی تیا لەم ئەنجومەنە کەمەندامانیان خەڵەتاندووە بە تاکید خەڵەتانیان دوایەوە ئەمە بوو بە مزایدەیەکی هەڵبژاردن و بوو بە مزایدەیەکی سیاسی باشە بارخان ڕەنگە بەرپرسیاتی خولی پێشووی پەرلەمان لەسەر شانی ئێوە نەبێەوە بەرپرسیاتی ئەم خولەتان لەسەر شان ئەوڵێ یاساکە یاسایەکە بۆ هەڵخەڵەتانی کەمەندامان ئەرشیەوە لە ئێستاوە دەست پێەکە کە ئەم یاسایە کەمەندامی هەز نەکە هەڵخەڵەتێنراوەپی سەرەتا ئەگەر وەڵامی کاکسامان بەمەوە سەبارەت بۆی کە فەرمێ بەشداریمان پێ ناکرێت ناتوان یاخود بڵێ ناتوانین قسە بکەین لە جەلسەکانی پەرلەمانە بەڵێ ئەوە وایە بەڵام شێوازی تری هەیە ئەو ڕێکارە یاسایانەی کە لە پەرلەمانە هەیە بۆ ئەوەی کە هەر جیهەی معنی بتوانێت قسەی خۆی هەبێت تامان هەر یاسایەکێتە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێت کە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا ئەدرێتە لیژنە تایبەتمەندەکان کە درای لیژنەی تایبەتمەند ئەو جیهەی کە هەر لایەنێک پەیوەندی بۆ هەیە بۆی هەیە ئەتوانێت بچێتە ناو لیژنەکان لە ناو لیژنەکانە قسەی خۆی بکات بەڵام کە ئەچێتەوە قاعی پەرلەمان چونکە بۆچوونەکانی ئەوانی تیا دانراوە هەر ملاحەزەیەکان هەبووە دانراوە لەویان ناتوانرێت سەبارەت بەوە بڵێ سەبارەت بەم یاسایە
طبعا باشی یاساکە وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێ یاساکە شتی زۆر باشی تایە بەڵام هەر کە سەیری ئەەکەیت ئەزانی ئەمە لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت یعنی هێندە مافیتیا هەیە بۆ کەم ئەندامان کە ینی ئەتوانێت وەکو لە چۆن لە وڵاتێکی ئەوروپیا بەڵام ئەوە کە سەیرەکەیت منیش ملاحەزەم هەیە لەو ڕوانگەوە ملاحەزەم لەسەر هەیە بۆ کەمەندامان لەو یاسایە جارێکە لەم یاسایە جۆرە تێکەڵەیەکی تایە کەم ئەندام ینی لەگەڵ کورتە باڵاکان لەگەڵ ینی خاوەن پێداویستی تایبەت هەمووی تێکەڵ کراوە تەصنیف نەکراوە مثلا کەم ئەندام هەندێکی جەستەیە هەندێکی پەیوەندی بە لایەنی عەقڵیەوە هەیە کورتە باڵاکان کە ئەمە هیچ کێشێکی لەو دوانیان نییە ینی ئەمە تێکەڵەیە کە کراوە و یاساکە سەیرەکەیت چۆن ئەتوانی ئیمتیازات و یاسای ئیمتیازاتی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتەکان ئەوانیش کراوە تەنظیمی کەمەندامان جیازە لە خاوەن پێداویستی تایبەت بڵێ ئەو تێ هەڵکێشەیە کراوە کە ئەمە بەڕاستی یەکێکە لە ئیشکالاتی یاساکە یەکێکی تر لەوە کە سەیری یاساکە ئەەکەیت هەستەکەی بعدی معنەوی کەم ئەندام هیچ ڕەچاو نەکراوە یاخود بڵێن زۆر کەم ڕەچاوکراوە بە هەر نەڵێن هیچم کە بە مطلقی ناتوانانی هیچ شتێکی بکەیت زۆر بە کەمی ڕەچاوی ئەوە کراوە کە ئەتوانم بڵێم یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکانی خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندامان بعدە دەرونیەکەیە کە ئەمە زۆر بە کەمی لە یاساکەیە ڕەچاو کراوە هەر لە پێناسەی هەر لە پێناسەیە کە کراوە لە ناو خودی یاساکەیە هەستەکەی ینی پێناسەکان فعلەن ئەو تێکەڵکردنە ناگرێتەوانێ هەم لە خاوەن پێداویستی تایبەت کە ئەوانن تووشی ناتوانایەکی جەستەیی بوونەتەوانەیە کەم ئەندامیش تووشی پەککەوتەیی جەستەیی بوونەتەوە ینی هەستەکەی وەکو بڵێ پەککەوتنەکەی وا لە پێناسەکەیەوە چەند جوان بێ چەند ناشێن بێ بەڵام ئێستا خاوەن پێداویستی تایبەت و کەمەندامان زیاد لە 100 ڕۆژە موچەیەکی کەم کە بەرسی موچەیان 150,000 نزمترین موچەشیان 100,000 وەریان نەگرتووە ئیتر یاساکە چەند جوان بێ چەند ناشین بێ ئێستا موچیان وەرنەگرتووە 100 ڕۆژ زیاتر من ئەم پرسیارەکەمەوە 100 ڕۆژ زیاتر خاوەن پێداویستیەکی تایبەت کەمەندامێک موچەی نایتێ بێ موچەیەکەی تاکە تروسکەش بۆ بەڕێوەبردنی ژیانی ئەو موچەکەمەیە یعنی پەرلەمان بۆ هەڵوێستینیە لەسەرەمە ئەو کێشەکەی ئەو قسەکەی ئێمە لەسەر ئەم پەرلەمانە بێگومان پەرلەمان هەڵوێستی هەبووە لەو ڕوانگەیەوانەیە کە هەمیشە فشارمان خستوتە سەر لایەنی جێبەجێکار بەڵام هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێک بۆتەوانێ 9 مانگە بودجەی هەرێمی کوردستان وەستێنراوە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە نەنێراوە بۆ ئەم هەرێمە دوای ئەوە موچەی فەرمانبەرانی وەستاندووە دوای ئەوە ڕوبەڕووی کێشەیەکی سیاسی و ئیداری و ئەمنی بووینەتەوانێ ئێمە ئێستا لە شەڕی تیرۆرین ینی ئەمانە هەمووی کاریگەری هەیە تەنانەت ینی سەرجەم توێژەکانی کەش بە هەمان شێوە نەچێتە حکوومەتەوە بەم شێوە باسانە کرد مەسەرەن ئێوە مەسەرەن یەکگرت و کۆمەڵ گۆڕان بەم شێوە باسانە کرد کە فعلەن کەم و کورتی هەیە و شەڕ هەیە و تیرۆر هەیە و ڕوبەڕووبوونەوەمان هەیە ینی بەم شێوە بەم نەفەسەی ئێستا بەرگیتانەکرد لە حکوومەت و یاخود نەفەستانە گۆڕی و ئەتان و نەخێر ئەبێ حکوومەت دابینی کە ئەرکە لەسەر حکوومەت ئەم شەڕێکی دروستکراوی ئەعلامیە زەوبعەیەکی گەورە هیچی کە ینی وا بەو شێوە دیفاعتانەکرد لە حکوومەت بەڵێ بێگومان ئێستاش ئەوە نەبێ کە ئەمە داکۆکی کردن بێ بەڵام ئێمە ڕوەواقعەکەی دەرەخەین وەگەرنا حتا ڕوەواقعەکەشی کۆمەڵێک کەم کورتی ناوخۆیمان هەیە کە پێیوەستە بۆوانە ینی تەنها کە من باسەکەم حکوومەتی ئیتیحادی بودجەی بڕیوە ئەی باشە بەشەکەی ئێمە وەکو ناوخۆچیە کە بێگومان پێیوەستە بەو سیاسەتەی کە لە هەرێمی کوردستانە پێی ڕەو کراوە کە ئەتوانم بڵێم سیاسەتێکی هەڵە و جۆرێک بووە لە وەکو بڵێ ئاعتیبار نەکردن بۆ خەڵک کاتێک کە بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان ئەزانن ئەم هەرێمەیان بۆ بەڕێوە ناچێت بۆچی ئەیگەێنە ئەو قەیرانە بۆچی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی خۆیان ئاوالیەکەن کێشەی نەوتی ئەهێنێتە پێشەوانێک کە تۆ ئەزانی ئەو نەوتەی کە ئێستا بەرهەمی ئەهێنیت و ئەی فرۆشیت و بەشی تەنانەت موسەی فەرمانبەرانێ ناکە ئەی بۆ خۆ خستە ژێرباری ئەو ئەرکەوانێ بۆ هەر لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئەگەر قۆناغبەندیش وایە ڕێنەکەوتی بۆ ئەوەی هەتا لەسەر پێی خۆت ئەوەستیت و هەتاکو ئەتوانی ئەم مزایدە سیاسیانە بۆچی کراوە لە پێناوی چیا بەڵێ ئێمەش قسەمان لەسەر ئەوانەیەوە بێدەنگی مزایدەیەکی سیاسیەکەین ئەوە لە قسەکانی بارە بۆ ڕەحمانە ینی کەمەندانیش بەشێکە لە هاوڵاتیانی ئەم وڵاتە بەشێکە لە هاوڵاتیانی ئەمارێمە ئەوانیش باجی سیاسەتێکی هەڵەی حکومەدەیەن باجی سیاسەتێکی بەڕێوەبردنی هەڵایەن ینی
ئێوەش هاوڵاتیەکن لە هاوڵاتیانی وڵاتە باجەکە لەسەر ئێمە زۆر زیاترە من یعنی مامۆساش عینەن شت باشە فەرمانبەر عینەن شت پاکەرەوەیەک عینەن شت ینی هەمویان باسی موچەکە نەکەی من یەک شت پێ بڵم ئەمڕۆ معارەزە نەچۆتە پەرلەمانی نەچۆتە حکوومەت یارمەتی کوردستان بڕوا بکە قسە لەگەڵ وەزیرەکانیاکەی یعنی نازانم جۆرێک پاڕانەوە پەڕێنەوە بۆ حکوومەت ئەی تۆ دوێنێ تا دوێنێ لەسەر کەناڵەکانی ڕاگەاندن دنیا هێنا بۆ سەر عەرز تا دوێنێ حەچی لایەنە دەرونیەکانی خەڵکە گرتبوو بەکارە دێنا بۆی کە نەفەسی معارەزەبوونە بێ جیاواز بێت لە نەفەسی پێم بڵێ وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی هەتا ئەم لەحزەی لەنجومەری وەزیران باسی کەمەندامی کردبێ تا حەدا ئەەکەم باسی کردبێ باسیشی ناکە کاکە لە بەرەی حکوومەتی کەمەندامی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران نابوویت ها بەڵێ باسی ناکە کاکە من دڵنیان باسی نەکردووە ئەزایی بۆ لەبەرەی دائیمەن ئەو بەرپرسانە کە ئەچنە ئەو شوێنانە کە ئێمە کێشەمانەیە دائیمەن کەم ئەندام بەکرێ بە قوربانی حکوومەت ئێبا بە تۆ حکوومەت وەربکە بە قوربانی کەمەندام بۆ کەمەندامەکەی بە قوربانی حکوومەت بۆ منەکەی بە قوربانی قەزی سیاسی حکوومەت بۆ منەکەی بە قوربانی قەزی مالی حکوومەت کاکە ئێمە کێشێکمانەیە آخر شت وەزیری دارایی کە سەر بە حیزبێکی معارەزە بووە لە یەکێک لە تعلیقەکانی کە یاوێتی لە سایتەکەی خۆیانەڵێتی ئەڵێ بێ مۆزەفەکان فەرمانبەران بزانن کە ئێمە ئەم موچەیەمان کۆتایی پێاتە لەبەری آخر شتکی ئێمە کەی موچەی کەمەندامانە ئەوانیش دوا موچەن کە ئەدرێ بۆ من دوا موچە بم ئەی بۆ من سەرەتای موچەکان نەبم بۆ تۆ پێرێ ڕای ئەگەنێڵێ موچەی سێ سەرۆکایەتەکە ئێم بەڵام بە کە باسی تەلەفۆنە بۆکەین بۆ باسی کەمەندامان ئەڵێ هیچ جوابێکم پێ نییە ئێ باشە موچەی سێ سەرۆکایەتەکەم هەیە وەکو وەکو هەڵوێستێکی نیشتیمانی بڵێ من ئەوە وەکو وەزیری دارایی وەکو سەراحەتی خۆم موچەی ئەم سێ سەرۆکایەتێ دوا ئەخەم لەبەرەی پێویستیان پێ نییە بەڵام موچەی کەمەندامانم کە 100 ڕۆژە موچیان وەرنەگرتووە دوای ئەو تۆ زای موچەکەی من چەند موچەکەی من 100,000 وەکو پێم وتی وەزیرێک بەقەر 6 ساڵی من موچە وەرەگرێ لە ساڵێکە لە یەک مانگە باشە ینی بۆ ئەبێت چی بێ و ئینسانە چی بێ و من چی بم مناڵی هەیە مناڵم هەیە خوێنکاری هەیە خوێنکارم هەیە وەکو ئینسانم وەکو ئەو ئەخۆم وەکو ئەو ئەژیم یعنی بۆ ئەبێ ئەو موچێکی بەقەر 6 ساڵی من بێ ئەرێ چیان هەڵوێستی هەبوو بۆ پەرلەمانتارەکان یاسایەکیان پێشکەش نەکەی لە پەرلەمان ساڵێکە لە پەرلەمانان بڵێن ئەو موچەی ئێمە نابێ بەقەر 6 ساڵی موچەی کەمەندامان بێ نابێ موچەی کەمەندامان ئەوە نەکەم بێ یعنی شتەکان من کۆکو پێ کە ئەیان بەڵام هەرێمی کوردستان بە ظروفێکی ناسکاڕ ئەوی لاقی بە ظروفی ناسکەونیە پەرلەمانتارە وانگی 7 ملیۆن دینار وەرگرێتە ظروف ناس ئەوانی زۆریان نەگرتووە دڵنیابە کە زۆربەی ئەندام پەرلەمانگاتونە تێراڵەیەوە مانوەر نەگرتووە چەند مانجێک ئەزانم بەڵام یەک هیانە و موچیانێ دوای بۆیان خراوەتە سەر ڕقم حسابەکە من مەبەستم چی یعنی ئەبێ ئەم پەرلەمانتارانەی کە چوونەتە پەرلەمان هەڵوێستیان هەبێ هەڵوێست بێن دە پەرلەمانتار پرۆژەیەک ڕێبکەن بڵێ ئەم موچەی ئێمە زۆرە ئەم موچەی ئێمە بخەنەسە موچەی پێوەژن بیخەنەسە موچەی کەمەندان بیخەنەسە موچەی شەهید یعنی ئێمە دوایەوە یاسایانەیە ئەم یعنی مامۆساژ عینەن جوملەی تۆڵێتەوە فەرمانبەرێکیش عینەن جوملەی تۆڵێ پاکەرەوەیەکیش عینەن جوملەی تۆڵێ یعنی هەموو ئەم جوملانەڵێ جوملەی من جوملەی تۆ زام جیاوازە تۆ من عەربانە پێویستە من دارشەق پێویستە ئێمە ئەگەر تۆ زانی عەربانە و دارشەقی ئەم کەمەندامی ئەم وڵاتە چێ دابینەکە کەرتی تایبەت دابینەکە لە سلێمانی چوار کەسی وەکو کۆمپانیای قەیوان و کاک جەمالی حاج عەلی و بەڕێز و کاک فاروق و فڵان و کاکەمەران و ئەمانە دابینەکەن ئەگەر ئەمانە نەبێ عەرب کەمەندامە بێت بەدەست بڕوا لەسەر عەرز ئەوان عەربانە دابینەکەن چەند کەسێکی سیاسی عەربانە دابینەکە بۆ کەمەندام دارشەق دابینەکە بۆ کەمەندامان کەمەندامێ دەستێگرەی بۆ خەسان هیچی لە خۆی نەگرت و ئەم حکومەت و پەرلەمانە نە عەربانە دەیاتێ نە دارشەق دەیاتێ نە عەمەلیاتێ بۆ ئەکا نە ئەو نێرێتە دەرەوەی وڵات نە موچەکە دەیاتێ نە خزمەتگوزاریەکە پێشکەش دەکات نە نووسراوە یاسای مافوو ئیمتیازات کام ئیمتیازات یەک ئیمتیازم نییە من لەم حکومەتەیە پێم بڵێ ئیمتیازی من لەم یاسایە چییە نابێ دارشەقێکم باتێکە پێویستم پێ بوو نابێ عەربانێکم باتێکە پێویستم پێ بوو هیچ نایەت یعنی بە ئیمتیازی من چییە نابێ خوێندنم بۆ فراهم کا کورتە باڵای دەستی ناگاتە تەختە ڕەشەکە نابێ احتیاطی و کاکە لە پۆلەکە دوو کورتە باڵا و دوو نابینایەتیایە باشە موچەی بە خێوکەری بڕیوەوە هەتا ئێستا دەستێکا بە خێوکەر کامە یاسا کامە وەزارەتیکە ئەی بۆ وەزارەتیکار نایە لەسەر ئەمانە هەڵوێز وەردەبڕێ خۆیمە ئێمە کێشەکەمان لە چیایە ساڵێک ڕۆژ بە بێ هەڵوێست ئەمانەی ئەم 3 ساڵە ژۆک و ئەمەی لێنەیە با وەزیرەکان نێن بۆ حکومەت بپارێنەوە قەیچێکە ڕاستە ئەزمە هەیە قەزەی سیاسی لە ئارایە بەڵام با وەزیری کار بێدەست دەکات بکێشێتەوە بڵێ من چواجە لە ئەنجومەنی وەزیران هاتوون باسی قەزەی کەمەندامانم کرد جواب منایەتەوە سەرۆکی ئەنجومەن جێگری سەرۆکی ئەنجومەن جواب منایەتەوە کاکە بارخان وەڵامت وەڵامەکەی لای وەزیری کاروباری کۆمەڵایەتیە ئەوە طبعاً ئەویش بێگومان قسەی خۆی هەیە من بە وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەڵێ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی ئەڵێ پەرلەمان ئەڵێ نازانین ڕوو بکەینی کوێ بەڵێ ئەگە بچنە بەردەمی نووسینگەی حکومەت ویژە خۆ بچنە بەردەمی بارگای حکومەتیش وەکو لە پێشووتردا دیمان بە ناشرینترین شێوە مامەڵەیان لەگەڵ چوینەتە لای سەرۆکی پەرلەمان باشە سەرۆکی پەرلەمان ڕۆژێ بوو لەم شاری خۆمانە من و ئەو لە بزوتنەوەیکی هەتاکەیە بووین
ئیشمان بۆ کۆمەڵە مەسائلی گەندەڵیە کرد من و سەرۆکی پەرلەمان یەک ئەندامێتیمان هەبوو لە بزوتنەوەی هەتاکەی چوینەتە لای سەرۆکی پەرلەمان کۆمەڵە داوا ماخسۆتە بەردەستی داوای کەمەندامان یەکێک لەوانە لیژنەیەکی پەرلەمانی پێک بێنێ بۆ ئەم یاسایە جێبەجێ ناکرێت کەمە ئەرکی پەرلەمانە کەچی بە سەرۆکی پەرلەمان لەو پێگە گەورەی خۆی بەس کاک سۆران عومەری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی کەسەر بە کۆمەڵی ئیسلامیە جوابی بۆ نردوونێتەوە ئەڵێ پێیان بڵێ بۆیە داواکانیان بۆ جێبەجێ ناکەم لەبەرەوەی مانە ڕێکخراوێکی حیزبی ئەبێ ئەمە قسەی سەرۆکی پەرلەمان بێت ئەی ئەگەر تۆ حیزب داینە نایتایە بە چی ئەبوو بە سەرۆکی پەرلەمان وەڵامت هەبێت باش ئەمە پەرلەمانەکەمانە بەڵێ بێگومان ئەو گلەیانەی کە کاکسامان ئەیکات لەگەڵ بەشێکی زۆریە هەم فعلەن ئەم ئەگەڕێتەوە بۆ نەبوونی پلانێکی استراتیجی لەم هەرێمی کوردستانەیە کە سەرجەم دامەزراوەکانی گرتوۆتەوانەیە بە پەرلەمانی کوردستانەوە بە حکوومەتی هەرێمەوانەیە بە سەرجەم جمگەکانی ئەم وڵاتە تا ئێستا پلانێکی استراتیجی ئێمە لە هەرێمی کوردستانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ کەسێکمان نازانین 10 ساڵی کە مەسیری ئێمە چییە بەرەو کوێ ئەبرین بە سیاسەتێکی ڕۆژانەی خۆیان مامەڵە لەگەڵ هاوڵاتیانە ئەکەن کە ئێزانین سیاسەتەکە بریتێ لە ململانەی حیزبی لە بەرژەوەندی حیزبی کاکسامان ئاماژەی بە شتێکە بەڵێ تەنانەت ئێمە خەتای خاوەن پێداویستیەکان خۆشیان وە سەرجەم توێژەکانی تریش کە پێیان ئەوترێ هاوڵاتی ئەوانیش بەسەر حیزبەکانە دابەش بوون ململانەیەکی حیزبی من بە کاکسامان ڕاستە ئێمە بەسەر حیزبا دابەش بووین من ناڵم مەسەلەن بۆ نمونەیەکی کەمەدا مەسەر ئێمە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەم یاسایی کە خۆ دەرێکردەوە جێبەجێ بکە کاکە ئیمزای سەرۆکی هەرێمی پێوە ئیمزای 11 پەرلەمانتاری پێوەیە تۆ یاساکە جێبەجێ کە داواکەی ساماحسین جێبەجێ مەکە دابەشبوونەکە ئاساییە بەڵام نابێت کاریگەری لەسەر بەرژەوەندیەکانی ئەبێت لەسەر بەرژەوەندیەکانی خۆتان ڕێکەوەن بۆ نەچێتە ساڵە دوای حکومڕانی کوردیەوە بەردەوام ئەم جملەیە بیسراوەتەوە ئەڵێ وەزعەکەمان ناسکە و وەزعەکەمان خەتەری لەسەر و زۆر ناسکە یعنی وەزعی هەرێمی کوردستان ئەڵێ وەزعی پەشمەکە ڕۆژ بە ڕۆژ ناسکترە بێتەوە یعنی کەمەندامان گوناح و باجی بۆ ئەم وەزعە ناسکە بۆ بەردەوام بن مامۆستا بۆ بی یعنی ئەرکی پەرلەمان لەم کاتەیە ئیتر بێدەنگ نەبوونە یعنی هەر لەبەرەوەی ئێوە چوونەتە ناو حکوومەت و ئیتر بێدەنگە بن نەخێر بێگومان بێدەنگ نابین تەنانەت ئەوانەی کە بەڕێزی ئاماژەی پێیا بۆ مەسلەی موچە بۆچی پەرلەمانتاران مووقیفیان نیە موچەکەی ئەو وایەوی ئێمە پرۆژە یاسامان تەقدیم کردووە بەوەی کە ڕێخستنی موچە کە بە شێوازێکی دادپەروەرانە بێ ئەو فارقە زۆرە فعلەن لە نێوان پلە تایبەتەکان و لە نێوان هاوڵاتیان نەبێ ئەوەش تەقدیم کراوە بەڵام بەڕێزم یعنی ئەبێ ئێمە واقعانە بۆ شتەکان بڕوانین یعنی هەرێمی کوردستان تا ئێستا سیاسەتێکی حەکیمانە مامەڵەی نەکردووە بە قۆناغەکانی ڕابردوو بە قۆناغی ئێستا شەوانێ ئەو گلانەی بەڕێزیانێ ئێمەش هەمان گلەیمان هەیە بەڵام ئێمەش وەکو پەرلەمانتاران بەڕاستی دوجار لەم واقعەیە ئەژین کە تۆ لە کۆی سیستمێکت هەبوو بێگومان ئەو سیستمە زاڵە بەسەر سەرجەم سێکتەرەکانە ئێمەش وەکو پەرلەمانی کوردستان ئەم بەڕێزە ئەگەر گلەی ئێمە دوو ئەرکمان هەیە ئەرکی یاسادانان ئەوە یاسای باش دەرەکەین ئەرکی بە دوواداچوون کاتێ من بە دوواداچوون ئەەکەم بۆ فڵانە وەزارەت بۆ ئەمە ناکەیت ئەویش ئەڵێ من لە قەیرانێکی داراییام چی بکەم یانی موچەکەی کەواتە یعنی هەمومان باجی سیاسەتێکی هەڵەئین کە ئەم هەرێمی کوردستانە کە پێویستی بە چاکسازی هەیە بە هەمومانەوە وترا حکوومەتێکی بنکە فراوانی حکوومەتێکی نیشتیمانی ئەو حکوومەتی نیشتیمانیش پێک هاو بەڵام بەداخەوانێ کەوت بەسەر قەیرانێکا کە هەموو ئێستا گیری خواردەوە بەدەستیەوە ئەوانەی کە لە دەسەڵاتی شابوون ئەوەش لە معارەزە بووە ئەوەشی لە معارەزە بووە کاتێک کە چۆتە بەسەر ئەو دۆخەیە یعنی وەڵامی ئەو پرسیارت نەدامەوە یعنی ئێوە ئەتوانن کارێ بکەن ینی ئەو پرسیارە هەر یەک پرسیار لە خۆتان بکەن دوای 100 ڕۆژ زیاتر موچەی کەمەندامان نەدراوە کاریگەرە نەفسیەکانی بۆ سەر کەمەندام چییە بێ یعنی بێنە بەرچاوی خۆت یعنی وەکو پەرلەمان تا کاڵوێسێکتان بەیان نامەیەک کاکە بۆ سەر ئەوان کاک محەممەد بۆ سەر خۆی باشە خۆ پیشاندانێکتان بکدا لەگەڵ یانە بە تەنیشتیانەوە بڕۆشتنایە بۆستانایە مانگرتنیە مووقفێ شتێک یعنی شتێکتان بنوانە یعنی 100 ڕۆژ زیاتر بەسەر موچە نەدان بە کەمەندامان بێنە بەرچاوی خۆت چی لێیە بەڵێ ئەوە نەبێ پەرلەمانتاران دانیشت بێتن هیچ هەڵوێستێکیان نەبوو بێ ئەو زەختە کراوە بەڵام هیچم نەبینی ڕوبەڕووی ئەوە پێرە خۆپشاندانمان کردووە هەر خۆم زیاد لە 83 لیقا ئەماوە لە سایتەکان و لە کەناڵەکانە هەمووی سیف کردووە لای خۆم 83 لیقا ئەماوە یەک پەرلەمانتار یەک وەزیر
یەک بەرپرسی حیزبی یەک بەرپرسی حکومی هەڵوێستێکی نەبوو بڵێ ڕاستەکەن دیفاع لە مافەکەی خۆیانەکەین تەنها ئەوە ڕای وەزارەتی دارایی وەرگتو وەزارەتی دارایڵێ لە سیستممانان نیە موچەیان بینێ باشە من بە هەرخان یەک پرسیان لە تۆکەم وەکو شخصێتێکی دینی وەکو شخصێتێک کە سەرۆکی ئەندامێکی پەرلەمانی کوردستانی منێک کە مناڵم هەیە 100 ڕۆژە موچەم وەرنەگرتووە جەژن نییە پارەم نییە بێ بە مناڵەکەم تۆش کە پەرلەمانتارێکی مانگی 8 ملیۆنە هەیە تۆ لایەنی دەرونی چییە لەم لایە چۆن ئەخوێنی تۆ نازام خۆت مرتاحی بەمە ئەگەر مرتاحی وەڵی نازام من بڵم چی وەزیرێک مرتاحە بەمە طبعا پرسیارەکان تەنها لە بارخان نیە لە سەرۆکی پەرلەمان لە سەرۆکی هەرێم لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە سەرۆکی هەرێمی کوردستان لە سەرۆکی پەرلەمانی کوردستان لە سەرجەم پەرلەمانتارەکان ئێوە ویژدانتان مرتاحە بۆی کە منێک هەردوو قاچم نییە نابینام کورتە باڵام 100 ڕۆژە موچەم وەرنەگرتەوە مناڵەکەم ئەڵێ بم بە شتێکم بۆ بکڕا بم بە جەژانەیەکم کراسێکم بۆ بکڕا پارەم نییە بێمێ بەڵام تۆش لە پاڵما هەر عینەن منی هاوڵاتی ئەم وڵاتی 8 ملیۆن دینار وەرەگری موچەکەش دوا ناکەوێ وەکو خۆتی ئەبێ ویژدان لەکوێ بێت پێم ناڵی ویژدان لەکوێیە پێم ناڵی دیفاعکردن لەکوێیە هەتا ئەم لەحزەیە نەبینی چوار پەرلەمانتار لە هیچ فراکسیۆنەکان بەیەکێتی و بە پارتی و بە گۆڕان و بە کۆمەڵ و بێگردوشەوە بێنە سەر تەلەڤیزیۆن بڵێ ئێمە پشتگیری لە داواکەیانەکەین ڕاستە کە هێنە بەرامبەرە لەگەڵتان هاومەعاناتن قەزەکە دەخوێنەوە بەڵام بۆکۆی کە لە پەرلەمان موقفێکیان وانە بێت و جەلسەیەکی پەرلەمانیان دوا خستبێ لەسەر قەزەی کەمەندانی 125,000 کەمەندان شتیوانە بینراوی پەرلەمان لەم کاتەیە خۆ پەرلەمان لایەنی منەفیز نییە پەرلەمان یعنی ئێستا ئەو قسانەی تۆیکەی بە ئەرخان بەنەوەیەکی ترەی کاتەوە یعنی ئەویش کلێ و گازن دێە بەڵام چی بکە بۆ ناچێتە لای وەزیری ئەتوانێت دە پەرلەمانتار ڕای وەزیری دارایی زەختی لێ بکەن بڵێن وەزیری دارایی بەر لەوەی موچەی سەرۆکایەتی ئەڵێ قاسەکانم بەتاڵ و پارێتیانی ئەی بۆ ئەڵێ قاسەکانم بۆ هەرسێ سەرۆکایەتێکە پڕا پێرێ ڕایگەیانەوەڵێ موچەی هەرسێ سەرۆکایەتێکە ئین با موچەی سەرۆکایەتی پەرلەمان نایەت با موچەی کەمەندامان بات بۆ موچەی سەرۆکایەتی هەرێمە بۆ موچەی من نایەت خۆ من 100,000 کاکە لۆچێ مۆزەفێکی ئەو بەقەر 7 ساڵی من موچە وەربگرێت بەڕێزم ئەمە شتەکان وەکو خۆی کە ئەڵێ موچەی سێ سەرۆکایەتێک ئازانی هیمانگی چەند هیمانگی حەوت کە هەموو فەرمانبەران موچەکانیان وەرگرتووە ئەنجا لە ئەخیرا هیچ سێ سەرۆکایەتێکمان نەدراوەتێ ئێمە کاتە هەر ئێمە زەرمەندی باخان حوتیشمان نەدراوەتێ من پێ دەڵێم مانگی هەشت بڵێ مانگی حوت مانگی هەشت مانگی نۆ ئەم ڕۆژکە مانگی دەیە نەمادراوەتێ 4 مانگە یعنی کاتە سەرۆکایەتی هەرم پێشێ بەکەوت بەڕێزم لەبەر ئەوەی کە هەندێک موچە هەیە کە لەسەر بوجە نییە وەکو منحا وەکو هاوکاری ئەدرێ فعلەن ئەوانە نەتوانراوە کەم تەرخەمی تیاکراوە خەممان لەگەڵ خەمەکانتانایە هەستی پێ ئەەکەین بە تەئکید و تەنانەت سەبارەت بەوەی کە موچەی سێ سەرۆکایەتێکە ئەوە بڕۆ لە وەزارەتی دارایی ئەو هینەی کە جەدۆلەی کە دایان ناوە سێ سەرۆکایەتێکە ئاخر شوێنن کە وەری ئەگرن موچەکانیان واتە کێشەکان ڕووی کردوتە هەر هەمووی کێشەیەکە ئێوە هەڵوێستان چییە بێ یعنی ئەوە 100 ڕۆژی ئەوە 4 مانە موچان وەرنەگرتووە و ئەبێ بە 5 مانیش موچە وەرناگرن هەڵوێستان چیە بێ وەکو پەرلەمانتار بەڕێزان ئەمە ئەوە هێندەی بەعدێکی سیاسی هەیە بەعدێکی یاسایی نییە من وەکو پەرلەمان ئەتوانم لە ڕووە یاسایەکەەوە مامەڵی لەگەڵا بکەم بەڵام ئەمە بەعدێکی سیاسی هەیە پەیوەستە بەو قەیرانانەی بەو کێشانەی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی فیدراڵە هەیە کە قەیرانی دارایی خوڵقانە قەیرانی دارایی هەمووی گرتووە مەسەوەڵە ئێمە تەنان موچەی مانی حوتیشمان وەرنەگرتووە یعنی هیچ نا پێش جەژن موچەی مانگێکیان وەرگرتایە بێگومان لەگەڵ داواکەیان نین بەڵام هێندە من مبەڕیر ناهێنمەوانەیە کەم تەرخەمن بڵێ حکوومەت کەم تەرخەمە بەرامبەر کەم ئەندامان بەرامبەر سەرجەم توێژەکانی تر دوام بەرنامەیە تۆ بە تەمای تەحریکی ئەم وەزع بکەی یعنی تحریکی ئەمە لەگەڵ کۆمەڵ ئەندام پەرلەمانی هاوڕێتابیکەن بەڵێ ئێمە بەردەوام لە تەحریکردنی نەک تەنها بۆ خاوەن پێداویستی تایبەت بەڵکو بۆ سەرجەم توێژەکانی تر ئێمە پێشمەرگە بە هەمان شێوە ئەم برایە چۆن قسە ئەکات هێزەکانی پێشمەرگە و پێشمەرگەکان ئاوا قسە لەگەڵ ئێماکەن ئەڵێ بۆ داکۆکی لە مافەکانمان ناکەین داکۆکی لەوانیش ئەەکەین فەرمانبەرانی تر بە هەمان شێوە ڕوومان تێەکەن واتە قەیرانەکە ڕووی لە هەمومان کردووە ئێمە ئیشەکانمان ئەەکەین بەڵام ئەمە واقعەکە کوردستان کردووە وەڵام من دوادێڕم دووشتە یەکەمیان هیچ ئومێدێکمان بە ئەم قەزیێن بە حکوومەت و بە پەرلەمانیە دڵنیاشین هیچ شتێک ناکەن و 4 ساڵی تریش ئەگەر بمێنین من و تۆ لەسەر ئەم مێزە باسی ئەم کێشانەکەینەوە چکە لە بڕی لە کارنامەی حکوومەتان نەهاتوە خزمەت بە کەمەندام بکە و لە بەرنامەشیان نییە کە خزمەت بکات دڵنیا دەکەمەوە ئەو یاساکەش جێبەجێ ناکرێت خاڵێکی تریشم داواکارم خەڵکیی زۆر ڕووی کردوتە ڕێکخراوەکان
باشە خەڵکی زۆر هاتۆ مناڵەکەی بۆ فرای نەڵێ خۆت بڕۆ شتی بۆ بکڕە من لە توانامانە داواکارم لەو خاوەن هەڵوێستانی کە لە شاری سلێمانی لە کەرتی تایبەتن ئەوانەی کە ئەتوان هەریەک لە لای خۆی و هاوکاری چەند خێزانێکی کەمەندام کە با وەکو مناڵی وەزیرەکان بێبەش نەبن لە جەژن ئەو بەڕێزانش دیارە کە ناوم بردن هەندێک لە کەرتی تایبەت سپاس دوا دیێڕە بێگومان خەمی ئێمەی پەرلەمانتاران لەگەڵ خەمی هاوڵاتیانایە و دەرێک زۆر بە کێشەکانیان ئەەکەین و بە معاناتەکانیان ئەەکەین ئێمە لە هەوڵی خۆمانە ئەبین بۆ دەرکردنی یاسای باشەوە یاسای باشدارکرا لە ڕۆژی چاودێریشەوە بەردەوام ئەبین و ومێدەکەین سرجەم توێژەکانی کۆمەلگا ڕزگاریان بە لەم قەیرانەکەین بەڕێزان پاش و چانێکی کورت و تەوەرەی دووەمی بەرنمەکە لەسەر پێشڕەوەکانی هێزی پێشمەرگا دەبینەوە میوانتان.